شکۆڤە فەرهاد هەموو کاونتەکانی ڕەش کردەوە لە سۆشیال میدیا هیچی تر لە ڕیکلام و پرۆگرامی تیڤەکان دەرناکەوێ. بۆچی؟ هەر بەجددی بە یەکجاری وازی هێنا هۆکاری واسێنانی لە سۆشیال میدیا چی بوو؟ ئەی ملیۆن دۆلارەکە چی بەسەر هات؟ بۆچی ئەو خانمانەی پێشووتر کاری مۆدێل و مێکاپیان دەکرد دانە بەدانە وازە سۆشیال میدیا دێنن؟ هۆکاری واسێنانیان چییە؟ تەواوی زانیاریەکان لە کلید میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوەلاتەن بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکە بکەی لایک و کۆمنت و شەریت بیر نەچێ، وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. شکۆڤە فەرهاد خانمی دیاری سۆشیال میدیای کوردی، هەم مێکاپ ئارتیست هەم بزنس وومەن، لە پاڵ ئەوەشدا خاتوونێکی جوان و شۆخ و شەنگە تاوکو ئێستا چەندین کاری جیاوازی کردووە. شکۆڤە فەرهاد لە 18 ساڵی 1991 لە شاری هەولێر لەدایک بووە. هەر لە تەمەنی منداڵیەوە ڕوو لە وڵاتانی ئەوروپی دەکەن و لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێ دەبن تاوکو ئێستاکەش لە وڵاتە نیشتەجێیە. شکۆڤە فەرهاد دوای ئەوەی هاوسەرەکەی جیابەوە چەندین نهێنی ناڕاستەوخۆی درکان، بەڵام لە کۆتاییدا ئەوەی بوون بەڕێ هینا سەر بەڕێ. بۆچی؟ لەبەرچی هۆکار چی بوو لە هاوسەرەکەی جابەوە؟ هەموو ئەو پرسیارانەی بۆ خەڵک ئاشکرا کرد و وەڵامی دانەوە. نزیکەی 3 ساڵ بوو هیچ ڕاستیەکی ئاشکرا نەکرد، بەڵام لە کۆتاییدا بە چەند پۆستێکی لە لاپەڕەی فەرمی ئینستاگرامی خۆی ئاشکرا کرد و ڕاست و دروستی بابەتەکەی ئاشکرا کرد. وەروە لە پۆستەکەی ئەوە دەڵێتن بێدەنگی ئەشکێنم، من وەکو هەموو ئافرەتێکی کورد خەونم هەبوو، حەزم دەکرد ببم بەدایک، ماڵی خۆمم هەبێ، گەیشتمە ماڵی خۆم، بووم بەدایک، خۆشحاڵ بووم، کێشەشم نەبوو وەک هەموو خەڵک، کێشەی بچووک بچووک هەبوو وەک ماڵی هەموو کەسێک، بەڵام بێویست ناکات بچمە ناو وردەکاریەکانەوە، بەڵام خانمێکی تر هاتە ناو ژیانمانەوە و ئافرەتێکی تر لەگەڵ باوکی ناڵی عاشقی یەکتر بوون بەبێ ئەوەی من ئاگادار بم. کاتێک ئەوم زانی دەست بەرداری بووم و دەستم هەڵگرت و ئەوەندە تانیم دەست هەڵگرم لە هەموو شتێک گەڕامەوە ماڵی باوکم بەسەر بەرزانە لەگەڵ ناڵی کوڕم دەژیم وەک گوڵی بەخێوی دەکەم. خۆشتان دەزانن هەتا ئەو دەقەی من هیچ باسی ئەو بابەتەم نەکردیە، هەزاران بوختانیان بۆ کردیمە، هەموو شتێ دەدەمە دەست خوای گەورە و زۆرجار من هەوڵم داوە کە لەگەڵدا پیر و باپیری ناڵی قسەم کردیە و کە کەسانێکی زۆر باشن تا ئێستاش هیچ گلەیەکم لەواندا نییە کە دەکاتە خەس و خەزووری. تا ئەو دەقێش ڕێزی منیان گرتیە و دیارە کێشەکە لە دەسەڵاتی داوکو باوکی هاوسەرک ڕابردووەکەم دانیە و من هیچ پەیوەندیەکم لەگەڵ هاوسەری کۆنم واتە باوکی ناڵی پەیوەندیم پێوە نییە و هیچ ئاگاشم لێ نییە. و پەیامێکیش بۆ ئەو خاتوونە هەیە کە گوایە خیانەتی لە شکۆفە کردووە و چۆتە جێگە ئەو شووی بە هاوسەری ڕابردووی شکۆفە کردووە و شکۆفە ئەوە بۆ خاتوونە دەڵێتن. دەمەوێ لێرەوە بەڕەوەزی بڵێم خانم گیان، تۆ ئەوە دەویست مێردەکەم بۆ پیرۆز بێ، چیتر دەوێ لە من و کوڕەکەم ببوورە ناتوانم کوڕەکەمت بدەمێ، ئەگەر خۆمت دەوێ ناتوانم زەواجت لەگەڵ بکەم، من باوکی ناڵیم نیم بە ئاسانی عاشقت بم و زەواجت لەگەڵ کەم و من شکۆڤەم، کەسێکی ترم لە ژیانی ئێوە زۆر بە ئاسانی هاتمە دەرەوە، ماڵەکەمم بۆ چۆڵ کردی، ژیانی هەموو شتێکم بۆ تەخت کردی، من باوکی ناڵیم پێشکەش کردی، خۆ و جەستەی پیرۆزت بێ، جێشم پێ نەوتی، نازانم چیترت دەوێ لە من دادەگیان، تاوکو ئێستا من هیچ قسەیەکم پێ نەوتی. هەرچی تۆیە لە ناو کۆمنتەکان دەتەوێ ئیهانەی من بکەی، من بەو شتانە ئیهانە دەکرێم نەچیش بەس کە هێندا لە ناو کۆمنتەکانی من دادا لە ئینستاگرامی من دا خەریکی ژیانی منی مراقەبەی من دەکەی، خەریک بە خۆشبەختی خۆت بە و مێردەکەی من با بۆ تۆ بێتن. ئەوەندە خەریکی ژیانی منی هەوڵدا
مێردەکەت خۆشبەخت بکە و دڵی خۆش بکە. دوای ئەوەی شکۆڤە فەرهاد چەند ماگێک پێش ئێستا ئەو پۆستانەی کردبوو لەسەر هاوسەرەکەی و ئەو ئافرەتەی کە لەگەڵ هاوسەرەکەی بوو. چەند ڕۆژێک پێش ئێستا ئەو خاتونە نوێترین پۆستی خۆی کرد دەربارەی ئەوەی بە یەک جاری واز لە سۆشیال میدیا دەهێنێتن و هیچ جارێکی تر ناگەڕێتەوە سۆشیال میدیا و بڕیاریدا بە یەک جاری واز بێنێتن. لە ئێسادا هەموو ئەکاونتەکانی خۆی داخستووە لە ئینستاگرام و لە سناپچات. هیچ ئەکاونتێکی فەرمی ئەو خاتونە نەماوە لە سۆشیال میدیا و بڕیاریشیدا هیچ نەگەڕێتەوە سۆشیال میدیا و لە هیچ ڕکلامێک و لە هیچ شتێکی تر بەشداری نەکاتەوە. هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕاندەوە لە بەرخاتری کوڕەکەی بە ناوی نالی لە بەرەوەی وازە سۆشیال میدیا دەێنێ وە زیاتر لەوە ڕوونکردنەوەی نەدا، بەڵام هۆکارەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە لە بەرخاتری کوڕەکەی وازی لە سۆشیال میدیا هێناوە. کەسیش تاوەکو ئێستا کە نازانێ بۆچی، ئایا لە بەرخاتری کوڕەکەی بوو یاخود لەبەر شتانی تر. ئەو بڕیارەیداوە وازی لە سۆشیال میدیا هێنا و دوایین ڤیدیۆی لە سۆشیال میدیا کە بڵاوی کردەوە فەرموو ئێوە ڤیدیۆکە. بەس ئەو ڕۆ دەمەوێت پێتان بڵێن کە ئاخر ڕۆژی ئینستاگرامە بڕیارمدا مانجیدا تەواو بێ ئینستاگرام بێ سۆشیال میدیا ژیانی خۆم بەردەوام بکەم. هیوادارم تێ بگەن لە من لەبەروەی لە بە خاتری نالی ئەمن ئەو شتەی دەکەم. ئەو پارچە ڤیدیۆی کە بڵاوی کردەوە کۆتا ڤیدیۆی بوو شکۆڤا لەناو سۆشیال میدیا هەموو کاتێک زێباس و خواسی بینەرەکانی بوو لە هەر چاوپێکەوتنێک هەر قسەی دەکرێت تەواوی سۆشیال میدیایی دەتەنێ. ئایا پێت وایە لەمە دووە دەبینین تاکە بە تاکە میکاپ ئارتیست و مۆدێلەکان ڤیدیۆی خۆیان بڵاو دەکەنەوە لە ڤیدیۆکان بازەوە دەکەن بە وازمان هێناوە لە سۆشیال میدیا لەبەر ئەو شتەیە. بەڵام تاوەکو ئێستاکە شکۆڤە فەرهاد یەکەم کەس نییە کە وازی هێنابی لە سۆشیال میدیا. چەندەهای تریش تاوەکو ئێستا بێدەنجیان هەڵبژاردە و هیچ زەنگێکیان نەبووە. نازانین ئایا ئەوانیش وازیان هێناوە بە یەک جاری یاخود دووبارە دەگەڕێنەوە ناو گۆڕەپانی سۆشیال میدیا. ئایا تۆ پێت باشە کەسانێک کە لە سۆشیال میدیا واز دەهێنن ئایا پێت باش بوو ئەو خاتونەیە لە سۆشیال میدیا دوورکەوتەوە یان پێت باش نەبوو؟ بۆمان لە کۆمنت بنووسە. زۆر سوپاس بۆ سەیرکردنی تاوای ڤیدیۆکە. پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتیشتری بە ناوبانجی کوردستان ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە. واروها لایک و کۆمنت و شێرت بی نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویستەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. بۆ هەر ڕخنە و پێشنیارێک سناپچاتەکەمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئێمە ژۆڵامتان بدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لە کلیل میدیا.